ئێستا ئێمە خوێندکارەکانمان ئامادەن بە پێی هەلومەرجەکانی سەلامەتی پشکنینیان بۆ کراوە و ئێستا لەگەڵ مامۆستاکانی تایبەت یەنە ناو یاری خلیسکێنەی سەر ساوڵەکە. ئەم پرۆژەیە بە پێوانەیەکی ستاندەتی یاری هۆکی جیهانی دروست کراوە لەلایەن کۆمپانیایەکی بەناوبانگی سویدیەوانێ بە ناوی هۆکی پراکتیسەوە. ئەم کۆمپانیای نزیکی 300 پرۆژەی لە جیهانە تا ئێستا دروست کردووە و پێوانەکەشی و هەروەکو وتم بە ستاندەرێکی زۆر گەورە دروست کراوە. لە سروشتێکی جوانی بەرزایەکانی سلێمانیە ئێمە پرۆژەیەمان دروست کردووە بۆ هەمووانە، هەموو کەس ئەتوانێت لە شاری سلێمانی بەشدار بێت. گرنگە کە خوێندکار لە ڕووی جەستەیی ئەوانێ زۆر چالاک بێت. وەکو خۆمان هەمومان نەزانین کە زۆرینەی کێشەکانی ئێستا دایک و باوکان هەیەە وەکو خۆم وەکو باوکێک ئەوەیە کە ئەم یاری ئەلکترۆنیانە ئێستا زۆر باوە ئیتر لە یاریەکانی فۆرتنایت و پۆبجیەوە بگرە هەتا دوایی مناڵ لە بەدانیشتێکی زۆر و بە ئەوەی کە جەستەیەکی ناچالاکیە بێت لە ماڵەوانێ تووشی نەخۆشیەکانی جەستەیە بێت تووشی نەخۆشیەکانی دەرونیە بێت لەبەرەوەی ئێمە گرنگە بەلامانەوانێ وەکو چۆنەڵێن لەشێکی بەتەندروست و مشکێکی چالاک گرنگە مناڵەکانمان ئیتر بێنە دەرەوە. ئێمە ئامادەین ئەو پرۆگرامێک دروستکەین بۆ خوێندنگە ناوخۆیەکان لەگەڵ هەروها لەگەڵ بەڕێبەراتی پەروەردەیەک ڕێکەوین بۆ ئەوەی کە خوێندکارانی ئەوانی سوودمەند بن لەم پرۆژەیە. هەر فرخوازێک کە سەرەتا سەردانی ئێرە ئەکات ئێمە وەک ستافی ئایس زانیاری و ڕاهێنانی باشی پێ ئەوین کە بتوانێت بە شێوەیەکی زۆر دروست یاریەکە بکات. لێرە لێرنین ڕووممان هەیە کە تایبەتە بە ئینفۆرمێشن و زانیاری لەسەر یاریەکە. زۆر گرنگی بەلایانی سیفتیین هەر مناڵێک کێتە ئێرە یاخود هەر کەسێک کێتە ئێرە مەرجمان ئەوەیە کە کڵاوی سەلامەتی ببەستێت بۆیە بتوانێت زۆر بە باشی زۆر بە قووەتی یاریەکە بکات لە کاتی کەوتنە هیچ ڕووبەڕووی هیچ شتێک نەبێتەوە.